بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست حکوومەت هێرێمی کوردستان بڕیاری داوە ساڵی نوێی خوێندنی 2020 بۆ 2021 بە شێوەی ئۆنلاین لە وەرزی یەکەمدا ئەنجام بدرێت بەڵام تاوەکوێسە هیچ ئامادەکاریەک بۆ بەڕێوەچوونی خوێندن بە شێوازی ئۆنلاین لە هەرێمی کوردستان نەکراوە. شەو لە بەرنامەی ئەمڕۆ سەر ئەوە دەکەین ئایا خوێندن بە شێوەی ئۆنلاین پێویستی بە چی ئامادەکاریەکە ئایا لە هەرێمی کوردستان دەتوانرێت ئەو پرۆسەیە جێبەجێ بکرێت و کاریگەریەکانی لەسەر پرۆسەی پەرۆدە و فێرکردن چین. بەمیێنەرێک لە بەڕێزان عەتا ئەحمەد جێگیری سەرۆکیەکێتی مامۆستایان لە ستۆدیۆی سەرەکی، هەروە لە بەریتانیاشەوە دکتۆر بەختیار ئەمین پسپۆڕی حکوومەتی ئەلکترۆنی. سەرەتا ڕاپۆرتێک دەبینێ. حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە وەرزی یەکەمی خوێندنی ئەم ساڵ بە سیستەمی ئۆنلاین ئەنجام بدرێت، بەڵام تاوەکو ئێستا هیچ ئامادەکاریەک بۆ پرۆسەکە نەکراوە. سەرەتای ئەم مانگە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا وەرزی یەکەمی ساڵی نوێی خوێندنی 2020 بۆ 2021 بە شێوەی خوێندنی ئەلیکترۆنی دەست پێ بکرێت. جگە لە قۆناغەکانی 12 ئامادەیی، وەزارەتە پەیوەندیدارەکانیشی ڕاستپارت لە چوارچێوەی دەسەڵاتی خۆیان ڕێنمایی و ئامادەکاری پێویست بۆ ڕاگەیاندنی ڕۆژمێری وەرزی یەکەمی خوێندن لە گشت ناوەندەکانی خوێندن و دیاریکردنی یەکەم ڕۆژی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن بە شێوەی ئەلیکترۆنی بکەن. بڕیارەکەی حکوومەت بۆ خوێندنی ئۆنلاین نیگەرانی لای بەشێک لە پسپۆڕانی پەروەردە و تەکنەلۆژیای زانیاری دروست کردووە. بەو پێی لە هەرێمی کوردستان هیچ زەمینە سازیەک بۆ خوێندنی ئۆنلاین نەکراوە. ساڵی ڕابردووش وەرزی دووەمی خوێندن لە هەرێمی کوردستان بەهۆی کۆڕۆناوە کرا بە ئۆنلاین، بەڵام سەرکەوتوو نەبوو، بۆیە بە ناچاری وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا ئەنجامی وەرزی یەکەمیان بۆ قوتابیان هەژمار کرد و تاقیکردنەوە ئەنجام نەدرا. لە کاتێکدا ساڵی نوێی خوێندن نزیک بۆتەوە، بەڵام وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا ئامادەکاریان بۆ خوێندنی ئۆنلاین لەکردووە لە ڕووی ڕاهێنانی مامۆستایان و قوتابیان بۆ بەکارهێنانی ئامێرە ئەلیکترۆنیەکان و ئەو ئەپلیکەیشنانەی بەکاری دێنن. گرفتێکی دیکەی خوێندنی ئۆنلاین لە هەرێمی کوردستان خۆی دەبینێتەوە لەوەی تاوەکو ئێستا بەشێک لە ناوچەکان هێڵی ئینتەرنێتیان نییە، بە تایبەت ناوچە دوورە دەستەکان و شاخاوەکان. لە ڕووی داراییشەوە دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەو پەڕی خراپیدایە، بەشێکی زۆریان توانای کڕینی پێداویستەکانی خوێندنی ئۆنلاینیان نییە. با بڕوای بەشێک لە پسپۆڕانی بواری پەروەردە بەهۆی گرنگی پێنەدانی حکوومەت بە کەرتی پەروەردە و خوێندنی باڵا، ساڵ لە دوای ساڵ ئاستی زانستی لە قوتابخانە و زانکۆ و پەیمانگاکان دادەبەزێت. بە هۆی زەمینە سازنەکردنیش بۆ خوێندنی ئۆنلاین چاوەڕوان دەکرێت گورزێکی خراپتر بەر پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان بکەوێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا بەخێر بنەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانم لەبارەی بڕیارەکەی حکوومەت بۆ خوێندن بە ئۆنلاین بە دیاریکراوی پێدوای ئەم بڕیارە لەسەر چ بنەمایەک دراوە؟ زۆر سوپاس بە ناوی خوای بەخشندە و مێرەبان. ڕێز و سڵام بۆ سەرجەم بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵەکەتان و سەرجەم مامۆستایانی خۆشەویست. بێگومان هەر بڕیارێک سەرپێی بێ و خەڵکێک بیا کە شارەزاییان نەبێ لەو بوارەیە بڕیارێکی هەڵە ئەبێت. ئەم بڕیاری کە ئەنجومەنی وەزیرانی یارەتی ئێمە قەناعەتمان وایە بڕیارێکی مەدروست نییە، ڕاوبۆچوونی مامۆستایان و سەرپەرشتیاران و شارەزانی پەروەردە بە هەند وەرنەگیراوە. لەبەرەوە بڕیارێکە خۆشیان ئەزان هەڵەیە، بە زیارە پاڵنەری بڕیارەکە مەسەلەیەکی سیاسیە بڕێی ئێمە و چۆن پار ئەگەر وەزعێکی ناچاری زەرەرزیانی گەاندی بێ بە پەروەردە بڵێن دە کتوپڕات تووشی حاڵەتی نەخۆشی و کۆرۆنا و شت بووین و تووشی مفاجئەیە بوو بەڕاستی بە ناچاری بەڕێکرا. ئەم ساڵ ئەکرا مەسەرەن ئێمە بارودۆخەکەتیە ئەژیاین ئەکرا ئامادەسازی بکرایە پێشتر ئەگەرەکان دابنرانایە ئەگەر بڕیاری ئۆنلاین چی بکرێ، ئایا مەسەرەن پێداویستی هەیە نا دواخستن بێت چی بکەین چی نەکەین و ئەگەر داوامی ئاسایی بێت چی بکەین چی نەکەین. بەڵام ئەمە هەستەکەین بڕیارەکە مەدروست نییە، بڕیارێکی بڕیارێکی هەڵەیە
لە 100 هەڵەیە دەسەڵات دەڵێ بەس دڵی بڕیارێکی سیاسیە مەوەست لەوە چیە ئەم بڕیارە بڕیارێکی سیاسیە من بەوەی ئەڵێم یەکەم ئەم بڕیارە پار سەرکەوتوو نەبووە پار کە بە شەرتی هەندێک منهەج خوێنراوە نە مامۆستا ئەتوانێت پابند پێ بووی نە زۆربەی هەرە زۆری خوێنکاران بە تایبەتی وەکوترا لە دێ و شار و شارچکەکان و حتا ناو شاریش قوتابی خوێنکار ئامادە نیە بۆ شێوازە بخوێنێ و فێریش نابێ بۆ شێوازە ئەمە دوو ئەوەی کە ئێمە لە ناو مامۆسانە قسە ئەژین و لەگەڵانە و توێژمان هەیە و لەگەڵ سەرپەرشاران و حتا بەڕێوەبەری پەرۆدەکان ئەناسین و توێژ و تەلەفۆن و قسە هەیە لەبەیمانە یەک کەس یان نەتوانن لە 100 ئەوەی لەسەرکی پەروەدا ئیشەکان لەگەڵ بڕیاری ئۆنلاین نییە چونکە بڕیارێکە هەر لە ڕێوە دیارەکە ئەمە بڕیارێکی سەرکەوتو نیە شێوازێ نییە بۆ فێربوون قوتابی خوێنکار ئەگەر ڕوبەڕووی مامۆستا لە ناو پۆلە دانە نیشەوگوێ لە مامۆستا نەگەی مامۆستا پرسیار وەڵام نەکە بەتەچ بڕیارەکە سیاسەکەی سیاسەکە مەسەری علاقی بە فێنی بە موچەوە هەیە هەرم تا ئێستا نەیتوانیوە یان ئەڵێن ناتوانم چکە من قەناعەتمان وانە کە نەتوانێت تا ئێستا موچەی بۆ ئامادە نەکراوە لە ترسیەوەی کە مامۆستا داوام دەست پێکاتەوە بایکۆتەکات بۆی خۆپشاندان دەست پێکاتەوە بۆیە باشترین حەل ئەوەیە کە مامۆستا لە ماڵەوە بهێڵێتەوە بە ئۆنلاین بڵێ سپاس دەکەم دۆتەگرم وڵای بەرز دکتۆر بەختیار سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشتان ئەگەر سەرەتا لەو دەست پێ بکەین دەست پێک سەبارەت بە خوێندنی ئۆنلاین چییە و لەکەیەوە دەستی پێکردووە و ئێستا لە وڵاتانی پێشکەوتوو کاری پێ دەکرێت سڵاو لە تۆ کاک حەکیم سڵاو لە میوانە بەڕێزەکەتان بینەرانی کەناڵەکەتان دیارە من حەزەکەم بە کورتەیەک باسی خوێنی ئۆنلاین بکەم پرۆسەی خوێنی ئەلکترۆنی یا خوێنی ئۆنلاین پێکاتۆ لە گەیاندنی زانست و زانیاری بە فێرکار یاخود فێرخواز لە ڕێگای کۆمەڵی ئەپلیکیشن و ئامێری تەکنۆلۆژیای زانیاریەوە سەبارەت بە کەیسی خوێنی ئۆنلاین و مێژووی خوێنی ئۆنلاین خوێنی ئۆنلاین زیاتر مێژوەکەی گەڕێتەوە بۆ ساڵی 1999 یەکەم جار کە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دۆزرایەوە بەکارێدا دواتر لە ساڵی 2008ەوە کە بڵێن 10 ساڵ دواتر ئەم شێوازە لە فێرکردن بوو بە شێوازێکی باو زیاتر لە خوێندنی باڵایە نەک لە خوێندنی بڵێن پەروەردەیە بە تایبەتتر لەگەڵ سەرهەڵدانی پەتای ڤایرۆسی کۆرۆنادا زیاتر لە 1.5 ملیۆن کە لە 190 خوێندکارانی جیهانەکە خوێندن پەکی کەوت و زۆربەی وڵاتان توانیان سوود لەم ئەزمونە نوێیە ببین سەبارەت بە کوردستان وەکو مامۆستا وتی ساڵی ڕابردوو بەداخەوە لە کوردستان نەتوانرا کە تەنها بۆ ماوەی مانگێک پەرەی پێ بێت ئەگەر باتە پەرەی پێکرا لە ساڵی ڕابردووەوە بۆ ئەم ساڵ دەبوو بە ئەزمونێک ئەم مامۆستاش و ئەم فێرخواز دەیانتوانی ئەزمونێک و یا شارەزاییەک بەدەست بێنن لەو بوارەیە بەڵامەوە بوو بەداخەوە پەک کرا و بۆ کارەکەشی نەزانرا لەبەر چی بوو ئەوەی جێگای سەرنجەکە قسەی لە سەرکریان کە لەگەڵ دەستپێکردی دەوام یەکەم ڕۆژی دەوامە بریا دراختی خوێندن بە ئۆنلاین بکرێت هەرچەنە ئەم پرۆسەیە لە وڵاتانی پێشکەوتوو زیاتر لە 6 مانگ ئێمە وەکو دراسی زانکۆ لە مانگی 5ەوە ئامادەکاریمان کردووە بۆ پرۆسەی خوێندنی ساڵی نوێ کە ببێت بە ئۆنلاین هەنی بەڕاستی ئەم ئەزمونێکی تا بڵێ لە 100% نوێ بە خوێندنی کوردستان یاخود بە پەروەردەی کوردستان ئەم سەیرە وەزارەت ئەم هەموو مانگە چاوەڕێی و بریاری نەیە و هاتووە لەگەم ڕۆژی دەستپێکردنی دەوامە بڕیارە کە خوێندن بێ بە ئەلکترۆنیک ئەوی بڕیارەکە ئاسانە بەڵام لایەنە تەکنیکەکانی قورسە چکە لایەن تەکنیکەکەی تەنها ئەوە نییە تۆ مامۆستا ڤیدیۆ چاتەکەت بکەیتەوە دەستکەی بە شەرحکردنی وانەیە کە خۆی ئەمە مێتۆدە پێک هاتووە زانستیان پێویستەکە بەم مێتۆدانە تەطبیق بکەی بۆی کە بەم پرۆسەیە بە پرۆسەیەکی سەرکەوتوو ئەنجام بدەیت و پێبوترە خوێندنی ئەلکترۆنیا خوێندنی ئۆنلاین باشە بەس دکتۆر پێ وایە لە کوردستان بنەماکانی خوێندنی ئەلکترۆنی هەیە هەر هەفتەیەکی لەمە پێش هەر بەڕێز لە لێرە بووی لە سلێمانی ئەوەندەی کە متابعات کردبێ یاخود بنەما و پێراویستەکانی خوێندنی ئەلکترۆنی یاخود بڵین ئۆنلاین
پێویستی بە چییە دەبێت چیمان هەبێ و چی ئامادەکاریێکش بکرێت کە بەڕێز دەڵی بۆ نمونە لە ئێوە لە زانکۆکەی خۆتان لە لیڤەرپۆل زانکۆی لیڤەرپۆل 6 مانگ ئامادەکاریتان کردووە بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن. سەبارەت بە کوردستان ئەم پرۆسەیەکی زۆر نوێ، ینی ئەتوانم بڵێم لە 90 ئەم پرۆسەیە بۆ کوردستان گونجاو نییە. ئێمە لە ئەوروپا یاخود لە وڵاتی چۆک و بەریتانیا کەیتر لە سەدەی 21 هەم لە ڕووی شارەزایی مامۆستا هەم لە ڕووی شارەزایی فێرخواز هەم لە ڕووی خێرایی ئینتەرنێت ئامێرەکانی تەکنەلۆژیا سۆفتوێرەکان ئەمانە هەمووی کە زۆر پێشکەوتون کێشە و گرفت هەیە. ئێستا گەربەی باسی کوردستان پێی وەکوتم ئەتوانم بڵێم لە 90 ئەم پرۆسەیە بۆ کوردستان گونجاو نییە، چونکە تۆ لە کوردستان بەپی داتاکان بە عێراق با بڵێن وەکو وڵاتی عێراق لە 100 ینی ئەتوانم بڵێم 10 بۆ 15 بەکارهێنەری ئینتەرنێت هەیە کە 9 ملیۆن بەکارهێنەری ئینتەرنێت لە هەموو عێراقایە. لەو ژمارەیە تەنها 2 ملیۆن بەکارهێنەری ئینتەرنێت لە کوردستانە. واتە تۆ کێشەی بەکارهێنەری ئینتەرنێتت هەیە، تۆ هێڵی ئینتەرنێتت لە هەموو شار و شارۆچکە و هەزا و ناحەیەک نییە. نابێت تۆ ئەم پرۆسەیە وا ببینی تەنها لە بەرەوەی لە شارەکانە بناڵەتوانێت ئینتەرنێت بەکاربێنە یا ماڵەکان زۆربیان ئینتەرنێتیان هەیە، ئیتر بڵێ خوێندنی ئەلکترۆنی ئەبێ بۆ ساڵی ئایندوو گونجاو بێت. بۆیە لە بۆی 5 ملیۆن هاوڵاتی لە کوردستانە تەنها 2 ملیۆن بەکارهێنەری ئینتەرنێتمان هەیە. ئەی بۆ 30 ملیۆنەکەی کە چییە بێت؟ ئەجا وەرە سەر نمونە توانای شارەزایی هەم مامۆستا و هەم خوێندکار. پێم سەیرە مناڵێکی قۆناغی یەک چۆن ئەتوانرێت مۆبایل ئەپلیکیشنێک یا ئایپادێک یاک سۆفتوێرێک یاک ئینتەرنێتێک بیتە دەستی، چکە زۆربەی کات تۆ سەیرەکەی دایک و باوکەکە فەرمانبەرن مامۆستان یا خۆت لە دایرەیەشی کە دەوامەکەن. ئێمە مناڵە چۆن خۆت بتوانێت لە تەمەنی 7 ساڵی 8 ساڵی 2 ساڵی 10 ساڵیە تۆ ئامێرێکی تەکنۆلۆژیای بیتە دەست بەرامبەر مامۆستایەک کە هێڵێکی تۆڕێکی ئینتەرنێتی گڵۆباڵە ئەم مناڵە کە خواروی تەمەنی یاسایی بەکارهێنەرە کە ئینتەرنێت مافی پێدراوە بەکاری بێت. ئەم پرۆسەیە هەر ئەوە نییە تۆ بڕیاری لەسەر بێت. باسی واقع وڵاتە پێشکەوتەکانە کێشەی. بەڵێ دەگەڕێم وڵات دکتۆر دواتە قسەی زیاتر دەکەین مامۆستاتا بکرێن بۆ لای بەڕێزت سەبارەت بۆی کە بەڕێز وتت بڕیارێکی سیاسیە ئێوەکو یەکێتی مامۆستایە بەدیلتان هەبوو بۆی کە ئەم بڕیارە نەدرێ خوێندن بە ئۆنلاین چکە ئەوانش دەڵێن لەبەر نەخۆشی کۆرۆنا و لەبەر پاراستنی گیانی مەسەڵ قوتابیان ئەو بڕیارە دراوە بەدیلی تر هەبوو یاخود پێشناز کرابوو بەدیلی تر. بێگومان مناقەشاتی زۆر کرابوو پێشتر وەمە کە بڕارەکە ئەنجومەنی وەزیران دەرچوو بەڕاستی تووشی شۆک بووین چکە هیچ کەس تەوەقوعی نەئاکرد کە بڕیاری ئۆنلاین بدرێت. چکەمە ئاگادار بین کە لە کۆبوونەوەکانی وەزارەتی پەروەردەوانەیە هیچ کەسێ لەگەڵ ئۆنلاین نەبووە لە کۆبوونەوەی وەزارەتی پەروەردە ئەو ئێمە هەواڵمان هێو بیسومانە و حتا مەدی تەربیەکان ئەناسین و ئەوانە کەس لەگەڵیان وەزیر خۆی جەنابی وەزیر هەموو جارەی باپەلە نەکەی مەسەلەن دوای بڕیارێن ئەمە بڕیاری کۆتایی نییە چکە ئێمە قسێ بکەین لە شایی مەسەل وەزارەتی تەندروستی ئەوێت لە بڕیارەکە بەشدار بێت لەگەڵمانە فعلەن ئێمە خۆ باری تەندروستی بە بەهەن بگیرێ و سەلامەتی مامۆستایان و خوێندکارە مەوزوعێکی گرنگە بەڵام خۆ ئێمە قەرارێ بین خوێندن بڵێن بە هەر هەبێ ئیتر ئیسفادەش نەکرێ ئەمە بڕیاری ینی دواخستنی خوێندن زۆر مەسلحەتر و باشتر بۆ لەوەیەکی ئەم بڕیادرێت دا باسی ئەوە تر بەدیل هەبوو بەڵێ بەڵێ بەدیل هەبوو خۆ ڕاستە تۆ لە وەزعێکی ئەوە نائاساییە کە ئەو ڤایرۆسە هێو نەخۆشیەکە بڵاوە تو هەر بڕیارێ بی لە 100% نایپێکی بەڵام چی بڕیارە بین بە کەمترین زیان لێ دەرچین ئەوە مهمە چی بکەین خوێندکار ئەگەر لە 100% وەکو ساڵانی کە فێری خوێندن نەبێ بتوانین لە 150 فێریکەین. ئێمە وەکو یەکێتی مامۆستانی کوردستان پرۆژێکی تێروتەسەری جوان لە 6 خاڵا لە کۆمەڵی خاڵی فەرعی ترە باسی دەستپێکردنەوەی خوێندنمان کرد باسی ئەومان کرد کە قوتابخانەکان بن بە 2 گروپەوە مەستەگە پۆلێک 30 خوێندکاریتایە 15 ئەمڕۆ داوامکە 15 ڕۆژێکی گرفتی کەمی بینامەوە لە حاڵەتەشە بۆ نمونە ئەوە حەلێکی زۆر گونجاو بوو هەر ئەم دەوامە کە مەسەرەن دەوامی خۆیەتی
ڕۆژێک نیوەی خوێنکارەکان داوامەکە ڕۆژی تر نیوەی خوێنکارەکانی تر واتە مەسەرەن شەمە یەکشەمە دوو شەمە ئەکرا پۆلی حوتەکانمان داوامی کردایە بەسە پۆلەکانە دابەشمان کردایان 15یان داوامی کردا 15 ڕۆژی تر بە کورتێکی ئەگەر هەق قوتابخانێکمان کردا بە دوو گروپەوە یەکەم لەناو پۆلەکانی خوێندنە ژمارە کەمە بووە کۆنتترۆل زیاترەکرا خۆپارێزی زیاترەکرا ئەمە وەکو نەهێشتنی قەڵەباڵەخی ناو پۆلەکان بڕارێکی بەڵام لەگەڵ ئەمەشە ئەوێ ئێمە کۆمەڵ ئیجراعاتی تر بکرایە لەوانە بە شەوانەکان کەم بکرایەتەوە منهەجەکە کۆمەڵی بابەتی لاوەکی لا ببرایە و کۆمەڵی بابەتەکان چڕوپڕ کرانتەوە لە کۆمەڵی بابەتی سەرەکیە یعنی کۆمەڵی ڕێکار و شت مناقەشە کرا و ئێمە تەڕەحمان کردووە تاقیمی قوتابخانەکان بکرایە پێداویستی خۆپارێزی و لە دەستکێش و لە ماسک و ئەمانە دابین کرا بۆ قوتابیان و خوێنکاران یعنی وەلحاصڵ پرۆژێکی زۆر تێر و تەسەر و جوان بوو لەو قەنەعەتەیە بووین سەرکەوتوو بووایە و ئێستا ئەو بڕیاری ئێمە پێگەیشتوین ئەو ببوورە ئەوەی کە ئێمە پێشنیارمان کرد عێراق ئەمڕۆ عین قەراری ئێمە یاوە حکوومەتی عێراقی ئەمڕۆ بڕیاریاوە ئۆنلاینی لە دیارە دوایان خستۆ ماوەیەک بۆ 15 لە 15 بڕیارە ناوە پۆلەکان بە دوو وەج بەداوامەکە مەسەندا ناو پۆل 1 بۆ 6 بنەڕەتی 1 بۆ 3 بەیەکەوە داوامەکات ئیتر کەمە بێتەوە ژمارەی خوێنکار لە ئەو ناوەندەیە 4 و 5 و 6 بنەڕەتی بە هەماشیەوە لێ سانەوی هەیە یەک بڵین لە 7 بۆ 12 بڵین متەوەسە و سانەی وەکو جاران ماوە مەسەن 7 و 8 و 9 بەیەکەوە داوامەکەن ئەوانەکە بەیەکەوە داوامەکەن بە کورتەکەی عینیشت ئەو ئەنجامی ئێمە پێگەیشتون ئەوان ئێستا بڕیاریان لێیاوە کە خوێنکارەکان و قوتابخانەکان ئەکەنە دوو گروپەوە بەمە قەرەباڵخی ناو ناوەندەکانی خوێندن ناهێڵن و بڕیاریشیانەوە منهەجەکان کەمکەنەوە چڕۆپڕ کرێتەوە ئەمە من لەو بڕوان ئەگە ئێستش نەچووە بچێ هێشتا وەزارەتی پەروەردە قەراری کۆتایی نایەوە چکە ناڕزایەکی زۆر هەیە و مدیری تربیەکان من ئاگادارم دەم وەزع ناڕازین و سەرکەوتوو نابێت هەندێک کاک حەکیمیان یەک مۆزوعی تر هەیە ئۆنلاین ڕێگەی نییە بۆ فێربوون یەک و جەنابی توتۆر باسی کرد بۆ فێربوونی قۆناغی بنەڕەتی بە تایبەتی یعنی خوێنکارێکی یەکی بنەڕەتی حرف چۆن فێرە بێ بە ئۆنلاین دوی بنەڕەتی فێر نابێ ینی ئەبێ ئەم قۆناغانە ڕوبەڕووی مامۆستا ناپۆلا بن نادام مەوسمەوت کە پێشتر مەسەلان ڕخنە هەبوو لەسەر ئەوەی کە ئایا مەسەلەن گەر بڕیارەکە بەو شێوە درابای وتبیان حکوومەت دوای با خوێندن هەروەکو پێشوو بێ ئۆنلاین نەبێ ڕەنگە ڕخنە گیرابای وتوان خۆیان بە ئۆنلاین کۆ دەبنەوە کەچی مامۆسایان دەنێرنەوە بۆ قوتابخانە و دەیخێنە بەردەم ڤایرۆسی کۆرۆنا ڕەنگە ئەو کاتە ئەو قسەیەش کراوێت ئەو ڕخنە ئێستا لێ حکوومەتیانی ئەو کۆبنەوانش خەڵک ینی لەوە ڕخنە هەیە یعنی لە پشتی لاپتۆپەوە ئیش ناکرێت بەڕاستی یعنی خۆپار ئەمڕۆ کاری حەکیم هەموو دنیا گەشتۆ بەوەی ئەو ڤایرۆسە لەوەچە بخایەنێت لەوەچە ساڵ و دو ساڵی کە بخایەنێت کۆتایین هەیە ئەبێ ئێمە تەعاملی لەگەڵ ئەگەر بە ئۆنلاین نەبێ مامۆسایان هەڕەشی بای کۆتیانە دەکرێت تویان مەترسیمان لەسرە من لەو قەنەعەتام ئێمە باسی فێربوونەکەیە بە ئۆنلاین خوێنکار فێر نابێ ئەکرێ ئێمە شتێکی مشتەرەک و هاوبەشمان دۆزیایەتەوە ئەو سێ ڕۆژەت بە سێ ڕۆژەواتە دوو گروپیە داوام بکرایە ئۆنلاین و خوێندنی ئەلکترۆنی هەردووچی ینی ئۆنلاین ڕاستە خۆیە ئەلکترۆنی ینی بەرنامەکان بابەتەکان تۆمارەکرێ و درێ بە خوێنکار ئەکرێ ئەمە وەکو هاوکار و مساعید وایە یعنی ناکرێ ئەمە دەستبەرداری ئەمەش نبین ئەمڕۆ دنیا پێشکەوتو ئەمەش پێویستە وردە لەبەر ئەو بچین ئیسفادە لە ئۆنلاین لە خوێندنی ئەلکترۆنی بکەین بەڵام ئەکرێ ئەمە وەکو هۆکارێکی یارمەتی بووە بۆ خوێنکار کۆمەڵی بابەتی لاوەشی کە ئاسان و سادە بووایە لە ڕێی ئەلکترۆنیەوە بدایە بە خوێنکارەکان بەتاتی بۆ قۆناغی ئامادەی بۆ زانکۆ ئەکرا بەو شێوەی ئیسفادی لێ بکرێت دەگەرم وڵات ماوەستا دکتۆر گەرم وڵای بەڕێزت سەبارەت بە قۆناغەکانی خوێندن ینی ئێستا بۆ نمونەیەکی بنەڕەتی تا لێرە بڕیاردراوە تا 11 بنەڕەتی هەمووی هەر ئۆنلاین بێ لە وڵاتانی دەرەوە هەروایە قۆناغی بۆ نمونە 1 و 2 و 3 هەر ئۆنلاین یاخود ئێستا لە سەدەمی کۆرۆنا لە بەریتانیا بڕیاردراوە خوێندن چۆن بێت بە تایبەتی قۆناغە سەرەتایەکان کاک حەکیم بۆ هیچ وڵاتێک 100% لەگەڵ خوێندنی ئەلکترۆنیە ئۆنلاینین بوو پەروەردە بە تایبەتی سەرەتایەکان و دواناوەندەکان چکەوانە زانست قەرەبوو ناکرێتەوە لەوانەیە شتیکە قەرەبوو بکرێتەوە بەس بەی شێوێ زانست قەرەبوو ناکرێتەوە زانکۆکانیش هەتا حەدێ 100% نەبوون بە ئۆنلاین هەروەکو دکتۆر کاک مامۆستا عەتاوتی ئەوانیش کراون بە گروپات گروپێک بۆ نمونە لە چەند ڕۆژێکا دەوام بکات گروپێکی کەش لە چەند ڕۆژێکیکەیە تەنانەت دوای لێهاتوە ڕۆژانی شەمانیش دەوام زیاد کراوە بۆی کە بتوانن ژمارەی گروپەکان بخەنە ڕۆژانی عوتڵاتەکانیشەوە
بۆیە ئەمە بڕاردان کە بکرێت بە ئۆنلاین لە 100 ئەو پەڕی هەڵەیە بە هیچ شێوەیەک ناتوانانی لە ڕووی بەڕێوەبردنەوە لە ڕووی کارگێڕی و تەکنیکی مناڵ کە سوکاری مناڵ ئەم پرۆسەیە ئەوە ناڕوات وە نییە تۆ بڕیارێکی لەسەر بێت باشە بۆیە ئەکرا بە گروپات بکرێ ئەکرا وەکو مامۆستاعتاوتی ئەو وانانەی کە ضرور بوون بۆ قۆناغەکانی خوێندن لە ناو خوێندنگاکانە بوترایەتەوە قۆناغەکانی تر یاخود بابەتەکانی تر بە ئۆنلاین ببووان یاخود بە ئەلکترۆنی ببن باشە جام کێشەکە بەڵێ فەرموو کێشەکە باسکە بەڵێ ئێمە وەکو کوردستان زۆر نوێ ینی خۆتۆوەرەوە نییە ڤیدۆکە بکەیتەوە دەستکەی بە دەرسکرد وتنەوە و یاخۆ تۆ ئەبێ هەوڵ بیت ڕێژەی بەشداربووی خوێندکار یاخود ئەو وانەیە توانراوە لە 100 گەێنراوە بە خوێندکار کاتێکە خوێندکارە لە ناو پۆلە ڕێژەی تێگەیشتنی خوێندکار بە ئۆنلاین مقارنەی پێ بکەیت لەگەڵەوەی کە ڕێژەی خوێندکارێک کە لە ناو پۆلەکەیە معلوماتەکەی پێ بێت ئایا تاوەکو چندێ ئەم پرۆسەیە سەرکەوتووە بە ئۆنلاین یاخود لە خوێندەکان بەڵێ باشە دکتۆر بەس ئێستا وڵاتانی دەرەوە قۆناغی بنەڕەتی دەستیان کردوێتەوە بە خوێندنی ئاسایی بەبێ بڵێن خوێندنی ئۆنلاین بڕیاریان لێداوە بە تایبەتی بۆ قۆناغە سەرەتاییەکان ئێستا لە وڵاتی بەریتانیا هەفتەیەکە بێت خوێندن دەستی پێ کردوێتەوە و منداڵان بخۆیان بۆ خوێندنگەکانیان و هەموو ڕێکارێکی تەندروستی گیراوەتە بەر بۆ نمونە لە پۆلێکە ئەگەر 25 پێرخوازی تیابێ کراوە بە 10 بۆ 15 و کراوە بە گروپات و وەکو وتم هەندێک خوێندنگە ئەگەر زۆر لۆدیان هەبێت خوێندکاریان زۆر بێت ڕۆژانی شەمەشیان زیاد کردووە کە لە بەریتانیا بۆ نمونە لە دووشەم دەست پێکاتاوەکو جمعە باشە بە زۆکو پێداویستی ئەگەر ئێستا لە وڵاتان ئەگەر هەندێک کرابێ بە ئەلکترۆنی بڵین بۆ قۆناغەکانی بنەڕەتینا بەڵام بۆ قۆناغی مەسەلەن زانکۆ ئەوانە لەلایەن حکوومەتەکانەوە پێداویستی دابین کراوە ئەو پێداویستیانەی کە دەبێ بن بۆ خوێندنی ئەلکترۆنی بڵین خوێندنی ئۆنلاین پێداویستەکان دابین کراوە ڕەنگە ئێستا لە کوردستان باری دارایی خراپە خێزانەکان توانای کڕینی ئەو پێداویست ئایپادە کۆمپیوتەرە نازانم مۆبایل لە ئامێری زیرەکی دیکە توانای کڕینیان نەبێت بێگومان ئێستا ئێمە وەکوتم لە سەدەی 21کان و لە وڵاتی پێشکەوتووە ژین و کە سیستەمی خوێندن و هێڵی ئینتەرنێت و باری گوزارانی خێزانەکان لە ئاستێکی باشایە هێشتا ئەمانیش کێشیانێ یعنی ئێستاێنە بۆ نمونە من خۆم مامۆستای زانکۆم فەرز کراوە کە ئەبێت تاقیگەکان بەردەوام کراوە بن چونکە هەندێک خوێندکارێ لەوانەیە نەتوانێت لە ماڵەوە ئینتەرنێتی هەبێت یاخود بۆ نمونە لاپتۆپ یا کۆمپیوتەری هەبێت پێویستەکە بێدەم خوێندکارە لە بریەوەی کە لە ماڵەوە خوێندکارێک دەتوانێت ئەو ئیشە بکات ئەم ناتوانێت بیکات پێویستە تاقیگەیان کراوە بێت بۆی کام خوێندکارە بێت لەم تاقیگای ئیشەکەی بکات بۆیە هەموو پێداویستیەک فراهەم کراوە بۆ خوێندکران و مامۆستا هەم خوێندکار ئاستی بەکارهێنانی تەکنۆلۆژیایشیان زۆر باشە بەڵام لەگەڵ ئەوەش دین کە لە 100 خوێندن بکرێ بە ئۆنلاین وتم زانست و زانیاری قەرەبوو ناکرێتەوە تۆ ئەگەر تەنانەت هوتێلەکانی شت کردووە بە خوێندنگە مەفروزە خوێندن پەکی نەکەوێت باشە بەس زۆر بە کورتی سەبارەت بە قۆناغی بنەڕەتی کە ئێستا بڕیاردراوە لە کوردستانە بە ئۆنلاین بێت ینی پێ دوایە قۆناغی بنەڕەتی لەی شوێنێک ناکرێت بەم شێوازە بێت ینی من بەڕاستی تا ئێستا تێ ناگەم بۆ منە مامۆستایەکی زانکۆم اختصاصمێ لە بواری کۆمپیوتەر ساینس و تەکنەلۆژیایە خوێندنی پەروەردەی سەرەتایی چۆن ئەیکردەوە ینی تا ئێستا بۆ نمونە داتایەک نییە تا ئێستا مێثۆدی خوێندنی ئۆنلاین هەیە شێوازی وتنەوەی خوێندنی ئۆنلاین هەیە تا ئێستا هیچ نەوەزارەتی پەروەردە نەوەزارەتی خوێندنی باڵا هیچ ڕوونکردنەوەیکیان نییە لەسەر ئەم پرسان بەڵێ سوپاس دەکەم بەڵێ دواتر ئەگەڕێمەوە لای بەڕێزت دکتۆر بەختیار ماوەسە بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بە ڕاهێنان کە ئێستا بڕیاردراوە خوێندن بکرێتە ئۆنلاین هیچ ڕاهێنانێک هەیە بە مامۆستایان یاخود دامینکردنی ئامێر حکوومەت هیچ بڕیارێکیە بۆی ئامێری ئەو پێداویستانەی کان ڕەنگە
خێزانێک پێنج منداڵیە بێت چۆن دەتوانێت پێنج ئامێر نازان پێنج کۆمپیوتەر یان ئایپاد دابین کات والله کاک حەکیم ئەگەر ئەم بڕیارەکە ئەوەشی دەری کە خۆی دانێ نامەنتەقی و نامەعقولە سەد کێشەوە بۆ ئەژمێرم هەتا من شارەدەی بواری تەکنۆلۆژیا نیم کە ئەم خوێندنی ئۆنلاینە ناکرێت جێبەجێ بێت مستحیلە یعنی هەر جارە زۆربەی مامۆستا هەر خەتی نییە من دایان مامۆستا ئەزانم بە خەتی فری سی ئینتەرنێت و فەیسبووکوانێ هەیە ئەجا چجایی خوێنکار و قوتابی داماوە ماڵەکانی هەر ئینتەرنێتی نییە هەیە جیهازی ئایپاد ئەوەی نییە خێرای ئینتەرنێت لە هەرمی کوردستانە کەی بەشی ئەوە ئەکات تۆ دانیشی بەرامبەر مامۆستا و توێژ و حیوار و ئانە بکەی ئەنجا شێوازی خوێندنی سەرکەوتو و شێوازی تەڵقین نییە لە ئۆنلاینە زیاتر تەڵقینە مامۆستا زیاتر قسە ئەکا بۆ کە من ناو پۆل نییە کە مامۆستا لەگەڵ تەلەبەکان هەڵیان سێنەوە بەشداریان پێ بکات و یان بیان باتە مختبەر و یان شتی عملی کە لە خوێندنی عملی ینی زیاتر ئەمانە لەبەرەوە لە ئۆنلاینە زیاتر لەبێ مامۆستا و کە تەڵقین شتەکان شەرحکە ئەندامە بەڕاتی تەجروبی پارمانەی هەندێک خوێندنگای ئەهلی بە ئۆنلاین هەندێک دەرسیان هەبوو مامۆستاکان بوو بووینە گاڵتە جاری تەلەبەکانمە لە ماڵەوە بە بیجامەیە کۆ دانیشتۆ بە شۆرتێکۆ دانیشتۆ لەگەڵ منە و یعنی گۆبەڕژەی دانا و یعنی وەلحاصل ئەوەی بوو بمەهزلە ینی هێشتا وڵاتی ئێمە ماوێتی بەڕاستی خوێنکار مەسەرەن یەکەم فێر بێت و هەم ئەتەچێتی ئەوە بزانین مەسەرەن مامۆستات خوێنکار ینی بەم شێوەیە لەبەرەوە بەڕاستی بەس نەتیجەی ساڵی ڕابردووش سەرکەوتو نەبوو وەرزی دووەم کە کرا بە ئۆنلاین تاقیکردنەوەش ئەنجام نەدراوایە من توان بڵێم ئێمە ئەتوانین ئۆنلاین و ئەلکترۆنی هەردووکیان ئەلکترۆنی بابەتەکان تۆمارکراون با بڵێن هاوکار بێ بۆ خوێندنی ناوپۆل ئەگەر ئێمە ئەو گروپاتە جێبەجێ بکەین خوێنکار سێ ڕۆژی بچێتەوە باقیاتەکەی ئەکرێ خوێندن ئەلکترۆنی ئۆنلاینەکە مەسەن یارمەتی دەرێ بێ ئەوی هێشتا بۆ بنەڕەتی لەوە ناچێت زۆر سەرکەوتوو بێت ئیلا مەگە باوکی یان دایکی ئەو خوێنکارە خوێنەوار و شارەزا بن لەگەڵ مناڵەکانە دانیشن هەنگاو بە هەنگاو بۆ ئامادەی تا ڕادیۆ و هاوکارە ئەکرێ بەکاری بێنین بۆ زانکو عینشت حتا بۆ زانکوی لە 100% ئۆنلاین سەرکەوتو نابێت ئیلا ئەندامە کۆمەڵی بابەتی ترمانێ کار حەکیمان مەسەرەن تۆ کۆمەڵابەتی فیزیا و کیمیا و ئەحیات هەیە مختبەری پێویستە بەڕاستی یعنی شتی عملیمان هەیە ئێمە ئەنجا تۆ نمرەی چالاکی ڕۆژانەت هەیە هەموو یعنی وەلحاصل هەموو یەکێتە ژێر پرسیارەوە هیچی جێبەجێ ناکرێت لەبەرەوە من ئومێدەوارم کە پێداچوونەوە بۆ قەرارەیە بکەی و قەرارێکی زۆر هەڵەیە دیارەکەی خوێندنەکە دەست پێ دەکاگەر بە ئۆنلاینیش بێ هیچ بڕیارێک درراوە بەرچاوڕوونیە ئەمڕۆ پێم وابێ وەزارەت لە کۆبوونەوەیە بووە بەس هێشتاوە پلەوە ناچەگەشتمە نەتیجەیەک چونکە پێم وابێ ڕاوی بۆچوونی جاجا هەیە مەسە پەروەردەی سلێمانی لەگەڵ ئەوایە نییە من ئەوەی ئاگادار بم پێیان باشە بەلانی کەمە بنەڕەتی ئۆنلاین نەبێت مەسەر بەلانی کەمەوە هەچەمە قەنەعەتمان وایە بۆ هەموو مەرحەلەکان ئۆنلاین غەڵەتە بەس بڵێن وەکو پێویستوتم ڕاهێنانیش نەکراوە هیچ مناڵێم هێشتا ئێمە زۆر بەمان کە ئینتەرنێت بەکارین و ئەزان شارەزانین ئەو نازان موبایلەکەدا ئاگرسێن و فەیسبوک یان ڤایبەر یان شتێکەکەینەوە ئێتە شارەزای تەکنۆلۆژیانین بەڕاستی بتوانین ئەم هینە بەکاربێنین لەبەرەوە مامۆستا پێویستی بە خول هەیە خوێنکار پێویستی بە خول هەیە ئەمەش بەم پەلە ناکە ئیتر پێداویستەکان هیچی لەبەردەستانیە بەڵێ سوپاس دەکەم بەڵە بینەرانی بەڕێز ناوەبڕێکی کورد دەگەڕێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدام بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە
بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکوێکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. نەونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 1970 153 85 85. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 1970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. جارێکی تر لە سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر بگەرم بۆ لای بەڕێز سەبارەت بە ئەو پیراویستانەی کە هەبن چەندە خوێندنی ئۆنلاین پێویستی بە کارەبای بەردەوام و هێڵی ئینتەرنێتی باش هەیە وە سەبارەت بە ناوچە دوورە دەستەکان لە کوردستان کە بەشێکیان ئینتەرنێتیان نیەوە کێشە دروست دەکات بڵێنامە خوێندنی ئۆنلاینە کاک حەجم باسی کارەبات کرد من مانگی پێشوو لە کوردستان بوو بەڵێ 4 بۆ 5 خوێندکاری قۆناغی ماستەرمە بوو هەرکی مناقەشات بوو بەڵێ بڕواکەی ڕۆژ نەبووە من کێشەی کارەبام نەبێت کارەبا بڕا چاوەڕێ بکە تۆ لە میتینای 5 دقە 10 دقە ڕۆژ تاوەکو کارەبای مۆلیدە ئەهاتەوە تاوەکو بۆ نمونە ڕاوتەرسەکە داگیرسایەوە و سیگناڵەکەی ئینتەرنێتەکەی پیکەپە کرد هەنی کێشەکان زۆر نازانین باسی چی بکەن ئەوە باسی ئەو فێرپازە داماوانە مەکە کە لە شوێنێکی دوورە دەست دادەیەک ناحەیەک قەزایەک بەڕاستی نازانم پێناگەم تاوکو ئێستاش لەسەر چه ئەساسێکم بڕیارەت دراوە بەڵێ لە ڕووی کردنی ئامێرەکانەوە بڵێن ئەگەر حکومەت ئێستا حکومەت خۆی موچەش بە باشی ناداتە موچە خۆران ئەمە بۆ خێزانەکانی کوردستان قورس نییە ینی تێچووی ناوێ پێداویستی خوێنی ئەلکترۆنی ئامێرەکان هەم لە ڕووی ئامێرەکانە هەم لە ڕووی بڵێن بۆ نمونە لە ماڵێکە چەند ژوور بێت یعنی ئەوە شەر تێچووی ناوێت لەسەر خێزانەکان بێگومان بۆ هەر فێرخوازێک پێویستە ئامێرێک هەبێت چکەم مناڵە پێویستەکەم ئامێرە بەکار بهێنێ فۆڵدەری خۆی هەبێ بۆ هەر بابەتێک بابەتەکانی تیادا بەزێنێ ڤیدۆکانی تیا داونلۆدکە ئەمانە بکات ئەمە جگەلەوەی کە پێویستەکە پێداویستی ئینتەرنێتی هەبێ ئینتەرنێتێکی باش و خێرە اینجا جگەلەوە لە شارەزایەکەی دواتر بابێنەوە سەر ئەوەی کە لایەنی سکیورتی یعنی تۆ چۆن کەسێک ئەڵێ چەکێک یاک تەقەمەنیەک یاخود
ئۆتۆمبیلێک ئەدرێ بەدەستی مناڵێکەوە نەخێر بێگومان هیچ خێزانێک هیچ دایک و باوکێک ئامادە نییە چەکێک یاخۆ ئۆتۆمبیلێک باتە دەست مناڵێکی تەمەندە ساڵ بۆیە تەکنەلۆژیا زۆر زۆر ترسناکە لەلایەنی سکیوریتی ئەوکەوانەی کە لە کوردستان بەڕاستی بۆ چوونیان هەیە دەربارەی کە زۆربەی ئەپلیکیشنەکان کە تۆ داخلی ئینتەرنێت بووی واتە تۆ گونجایی بۆ هەر گەریشتێکی ئەلکترۆنی لە هەر کاتێکە جا بۆ سەر ڕەوتەرەکەت بێت بۆ سەر ئامێرەکەت بێت جا بۆ سەر ئەو ئەپلیکیشنە بێت کە بەکارێ کە پار لە وڵاتانی پێشکەوتوو ئەپلیکیشنی زووم و ئەپلیکیشنەکانی تر کە بەکارێنا بۆ خوێندن کۆمەڵی وێنەی نەشیا و کۆمەڵش نەشیا و بڵاو بۆ لە بینی مامۆستا و لە بینی خوێندکار وەمانەیە باید چ گەرنتیە بۆ لایەنە سکیوریتیەکانی تاکو ئێستا وەزارەت دەڵێ خوێندی ئۆنلاین بەڵام هیچ ئەپلیکیشن و پرۆسەیەک و ڕایەنانێکی ئامادە نەکردو بۆ هیچ کەسێک نەبۆ خوێندکار نەبوو مامۆستا باشە بەس ڕەنگە بڵێن ڕاهێنانی بۆ چییە هەر بڵێن گروپ چاتێک یاخود مەسێنجەر یاخود بەرنامەیە کە پێشتر ئەگەر هەڵان لەم پێیان دەگو زووم هەرەوە نییە ناکاگەین کاک حەکیم ئەمانە هەمووی ئەپلیکیشنە بە تایبەتی بۆ منە زووم یاخود مایکرۆسۆفت تیمز ئەمانە دوو ئەپلیکیشنن تا حەدێک لایەنی سکیوریتیان زۆر بەهێزە ئەم دوانە تا ئێستا لە زۆر زانکۆی دنیا و ناوەندەکانی خوێندن بەکارەهێنرێن یەکلایی کراونەتەوە لەلایەن کۆمپانیای گەورەی بەناوبانگەوە بەڕێوە ئەبرێن یاخود دروست کراون لە ژێر چەتری یاسای وڵاتە پێشکەوتەکانە ئیشەکەن کە لایەنی داتا و زانیاری و ڤیدیۆ ئەم خەڵکە بپارێزن بۆیە ئەگەر بیت حکوومەت بەکاری بێنە پێویستی بە ئیجازە هەیە کە بەنگلیزی پێوترە لایسنس حکوومەت مەفروضە لە کا لایسنس وەربگرێ ئایا ئەم لایسنسە بە پێی کلاود بیس لایسنس وەرەگرێ یاخود بە پێی یوزەرەکان لایسنس بەکارێن ئەمەشا پێویستەکە حکوومەت ڕێژەیەکی پارە بات هەم بۆ خوێندکار و هەم بۆ مامۆستا بەڵێ سپاس دەکەم دکتۆر مامۆستا بکەین بۆ لای بەڕێزت سەبارەت بە مامۆستایان یاخود بڵێن ئەوانەی کە وانە بێژن و یاخود خوێندن لە ناوچە دوورە دەستەکان چی بەسەر ڕەنگ لە شارەکانیش گرفتی ئینتەرنێت و ئەوانە بەو شێوەیە بەڵام لە ناوچە دوورە دەستەکان خوێندن نقطەیەکی گرنگ هەیە ینی کارکتەری سەرەکی پرۆسی پەروەردە مامۆستایە یعنی ئەو کەسی کە کۆڵەکەی پەروەردەی و پەروەردەی ڕاگرتووە مامۆستایە زائیدەن خوێندکار ئێستا لەم ئۆنلاینەیە مامۆستا ڕۆڵی نامێنێ بەو شێوەیە باشە ئەنجا لە وڵاتی ئێمە تانێمە یاساینێکمان هەیە تۆ بتێ کۆمەلگایەکی تەندروست یان پەروەردەیەکی تەندروست پیادە بکەی ئەبێ مامۆستایەکی لە خەمڕەخسیوت هەبێ تۆ کاتێ مامۆستایەک 50 ڕۆژارە موچەی ئێتی و لە سەدا بستوێکی موچەکەی ئەبڕیت و دنیای قەرزی لاتە تا ئێستا و ئامادەنیت وەکو حکوومەت و دەسەڵات ئامادەنی هەر بڵێ ئەمە ژمارەی بانکەکەتە ئەوە پارەی لای منە هەر بە هەواییش بێ بە خەیاڵی بە مامۆستا بزانێ ئەو نەملیۆنی لای حکوومەتە ئیتر تۆ چاوەڕی ئەم مامۆسایە دانیشێت مەسەرەن پلانەکانی تۆ بە میزاجی خۆت کە قەرارە داوە ینی ئەمە مستحیلە مشتێکی هەر لە ڕێوە دیارە فاشیلە ئەمە لە ئێمە کۆمەڵێ خەڵکمان هەیە وانە بێژیان پێوترێ 7,000 وانە بێژمان لە هەرمی کوردستانە هەیە کە بەداخەوە ساڵانی پێشتر پێشەوەی کە ئێمە ئابووری سەربەخۆ بڕیار بین هەموو ساڵێک دامەزران هەبوو بۆ مامۆستا چونکە فەرمانگەکان بە یەک لە سەرسێ جاری وایە ئیشی دایرەیەکە ڕوا بڕێەوە یان بە نیوەی فەرمانبەرەکان ئیشەڕە بڕێەوە بەڵام پرۆسەی پەروەردە بە نیوە ناچۆم ناچێ بڕێەوە بە خاتر خوتر ناچێ بڵێ ئەمە قەیچەکە ناخوێنم ئەمە ئەخوێنم یا ئەم مامۆسایبانەیە تۆ قەینەکە بە نیوە دەوام کە ئەمە ناخوات ئەبێ مامۆسای تەواو هەبێ پسپۆری تەواو لە ناو ناوەندەکانی خوێندنە هەبێ ئێمە 6 ساڵە 7 ساڵە هیچ کەسێ دانەمەزراوە کۆمەڵێ بەڕێز کە دەرچووی زانکۆن زۆر بە دڵسۆزانە 7,000 وانە بێژمان هەیە لە لادێ دوورە دەستەکان لە ناحیەکان لە شوێنەکان شان ناناوتە ژێر پرۆسی پەروەردە بە دڵسۆزانە وانە ئەڵێنەوە تا ئێستا حکوومەت ئامادەنیە مافی ئەمانە بات ئێتر چۆن چاوەڕێ ئەکات لەم وانە بێژە بە ڕێزانە ئەم ئەرکانی بۆ جێبەجێ بکەن لەبەرەوە بەڕاستی حکوومەت دەبێت ینی عاقلانە و ژیانە بڕیاری شتەکان بە استراتیجی بیرکاتەوە نابێ مەسەرەن لە ڕووی سیاسیەوە چی بۆ ئەو باشە ئەوە بکات ئەبێ حکوومەت لە بزانێت گوێ لە خەڵکی شارەزای بواری پەروەردە بگرێ ئایا من ئەم بڕیارە ئەیەم پرۆسەی پەروەردەی پێ ئەچێ بەڕێوە سەرکەوتووە بیاننا لەبەرەوە من ئومێدەوارم حکوومەت
مافی مامۆستا دابین کات ئێتە بە مامۆستا دامەزراوەکانەوە و بە مامۆساوانە بێژەکان کە زۆربیان لە دەرەوە هاتوچوو ئەکەن بە پارێکی کەم ماندوو ئەبن نەکری هاتوچوان ئەدرێتێ نەکری شهادە و بڕوانامە نەکری خێزانداری هیچ شتێکیان نادرێتێ و ئەرکێکی زۆریشیان لە تەشانە مەسەن پەرۆدێکی کوسەی سایق نازام چەند 400 بوانە بێژی هەیە ئێتە تۆ چۆن مافینایەتی و ئیژڵی هێڵا ئەمانە بۆ جێبەجێ بکە لەبەرەوە بەڕاستی گرنگە یەکەم جار ئەبێ حکوومەت مافی مامۆستا بات ئەو کاتە دڵنیا بێت هەر بەرنامەیە هەر بیاتە دەست مامۆستا خۆی بەدڵ سۆزان ئیش و کارەکان بە چاکی بەڕێوە بات باشە بەس پێ دوای دەبێت فشار بکرێ بۆ هەڵۆشانەوەی ئەم بڕیارە یاخود تەندروستی ناکەوێتە مەترسیەوە گەر ئەمە بکرێت ئێمە ناڵین لانی تەندروستی بە هەن نەگیرێت کەس ئەم قسەیە ناکات بۆی هەڵە لە ئێمە تێنەگەن لانی تەندروستی گرنگە بەڵام هەموو پسپۆران و شارەزایان و بواری تەندروستیش ئەڵێن ئەبێ ئێمە لەگەڵ ئەم ڤایرۆسیا خۆمان بگونجێنین خۆپارێزی هۆشیاری خۆپارێزی لای مامۆستا لای خوێنکار جێبەجێ بکرێ بە خۆپاراستنەوە و تۆ قوتابخانەکان دابشکە بڵاویان کردەوە کەمیان کردەوە ژمارەکان بەو شێوە جێبەجێ کرێت لانی تەندروستی ژەبێ ڕەچاو بکەین بەتاکید بەڵام خوێندن بە شێوەی ئۆنلاین ناگات ئومێدەوارین کە وەزارەتی پەرۆدەیشە بڕیاری کۆتایی نەیاوە چونکە ئەنجومەنی وەزیران کە بڕارەکەی یاوەتەوە بێ ئەمان دیراسەیەکی کەنەوە و ئالێتی بۆ دابنێن ئێمە ئومێدەوارین جارە بە ڕێی من ئاساییە چەند هەفتەیە قوتابخانە دوا بخرێت بۆی بڕیارێکی مەدروس و بڕیارێکی گونجاو بدرێت ئەمە یەک دوو ئەو بڕیارێکە ئۆنلاینە بە هەموو شێوە ڕابگیرێت ئیلا ئۆنلاین و ئەلکترۆنی وەکو حاڵەتێکی یارمەتی دەر بۆ خوێنکار ئەگینە خوێندنی ڕوبەڕوو لە ناو پۆلانە بێ خوێنکار هیچ ئیسفادێ ناکات باشە بەس ئاراستەیەک هەیە لە کوردستان بۆی زیاتر کەرتی پەروەردە لاواز بکرێ بە نەدانی مافی مامۆستایە یاخود بە پرۆسی پەروەردە یاخود ئێستا ئامادەکاریش کرا خۆگەر بە ئۆنلاینیش بێ هەردەبێت کتێبوشت چاپ بکرێت لەو ڕۆژەوە ئامادەکاری کراوەندە ێواگەدار گەورەترین گرفتی وڵاتی ئێمە و هەرێمی کوردستانی ئێمە بیرکردنەوەکی استراتیژی نیە بۆ پرۆسی پەروەردە یعنی هەر کەسێک هاتۆتە ئێمە کە قسە ئەەکەین قسەمان ڕوبەڕوو یەک شەخص نییە نەسەرۆکی حکومە نەو فلان وەزیر و ئەمان نەخێر هەموو ئەوەی کە تا ئێستا حکمی کرۆ لە کوردستانە تا ئێستا لای ئەو پەروەردە ئەو لەوێتی نیە و گرنگی نییە شتێکی سانەوی لاوەشیە لای ئەوان سلکی ئەمنی عسکەری حیمای و حرەسەکانی خۆیان ئەوە لە پێش هەموو شتێکەوەی پارە بۆ ئەوان تەخسیس کرێت زۆربەی پارە و بۆ جێم هەرێمی کوردستانە بۆ چەکدارەکانە ڕات لەگەر ڕێزمان بۆ پێشمەرگە و ئەو خەڵکە قارەمانەی کە ئەمڕۆ مەسە ئەمن و ئاسایی شەپارێزن کە ژمارەی سنوورداریان پێویستە بۆ ئێمە نەک ئەو عەدەدە خەیاڵی کە زۆربەی وەهمیە من باس لە عەدەدە وەهمیەکە ئاکەم نەک باس لەو کەسان ناکەم کە مەسەرەن ئەرک و واجباتی جوان جێبەجێەکەنەوە ئەمە ڕێز و تەقدیرمان بۆ ئانە هەیە لەبەرەوە بەڕاستی ئەبێ پەروەردە ئەو لەوێتی هەبێ ئەبێ ئێمە بێکردنەوەیکی استراتیژیمان هەبێت 10 ساڵ پێش ئێستا پرۆسی پەروەردە کێشەی بۆ ئێستامان کێشەی هەیە میلاک نقصانی هەیە بینامان نییە خوێندنی ئەهلی هاتۆتە سەرپەرشتیاری بەرنامەی دیارنەچی ئەکاوچینەکە ڕۆژی بەرنامێکی بۆ داهێنن بەڕاستی وەسائلی پێویست وەکو پێویست نییە مەسەلەن تاقیگەکان وەکو ینی ئەو کێشانی 10 ساڵ و 15 ساڵە ئێمە پێ ئەناڵی لە پەروەردە تا ئێستا لە هەرێمی کوردستان بەردەوامە بۆ کە بیرکردنەوەیکی استراتیژینە ئێمە نەخشە و پلانی استراتیژیمان نییە بڵێن لە هەرێمی کوردستان 10 ساڵی تر پرۆسی پەروەردە ئەبێ بگەینە ئێرە دوای 20 ساڵێکە بگەینە لە وڵاتەن ئەمەیە خۆتەی 50 ساڵی داهێن ئەڵێن ئەبێ بە 50 ساڵێکە ئێمە پرۆسی پەروەردە ئاوا لێ بکەین ئێمە تازە لە شوێنی خۆمانە لەنە ئەڵێن نەوەدەکان باشتر بوو تا ئێستا مەعقولە ئێستا قسەی وا بکەین سپاس دەکەم دکتۆر کاتمان زۆر کەمەوە بە سەبارەت بە خوێندنی بڵین ئۆنلاین یاخود بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان ئەگەر بۆ قۆناغی بڵین بنەڕەتی بەکاربێت کە ئێستا لە کوردستان بڕیاردراوە بۆ قۆناغی 1 تاوەکو 11 بەکاربێنرێت پێویستی بە هۆشیاریە ینی تووشی لادانیش دەبێت گەر چاودێری نەکرێ ئەم گرفتە دروست دەبێت کاک حەکیم لە وڵاتانی پێشکەوتوو کەسێک کە تەمەنی 25 ساڵ 30 ساڵ 40 ساڵ تەنانەت مامۆسای زانکۆشە بەس اختصاصی بڵێن بواری کۆمپیوتەر و یاخود تەکنۆلۆژیانە ئەوان پێویستیان بە ڕاهێنان و بە هۆشیاری بەکارهێنانی تەکنۆلۆژیاوی نەیە جا تۆ وەرە ئێستا مناڵێکی پۆلی قۆناغی یەکی ابتیدایی 2 3 4 تاکۆ ئەکاتە قۆناغی دواناوەندی کە وابزانمنەوەوانەیە بەڵێ لەبەرەوە بەڕاستی کێشەکە ئەوەیە تۆ تا ئێستا لە مەنهەجی کوردستانە لە دوای وفانی ڕژیمی سەدام حوسێنەوە مەنهەجێکی تۆکمەی تەکنۆلۆژیای زانیاری نەبوو ئێستا هاتووی ئەڵێ خوێندنی ئەلکترۆنی کام مەنهەجەیە کراوە بە لایەنی بڵێن تیۆری و لەگەڵ عەمەلیە
کە تۆ مناڵت لە یەکی ابتیداییەوە فێری تەکنەلۆژیا و هۆشیاری تەکنەلۆژیا و لەگەڵیشیان مامۆستا و ئەمانە کردبێ. هەنی ئەمە وەکو وتم پێدانی وەکو بڵێ چەکێکە یاخود ئۆتۆمبیلەکە بە مناڵێکی خواروی 16 ساڵ کە ئیتر بدانە بە ئارزوی خۆی چۆن بەکارێ. بەڵێ زۆر باشە. بەس دکتۆر لەو کروسان بە حکومەوەی کە بڕێزت شارەزای لە بواری حکوومەتی ئەلکترۆنی هەیە لەم کابینێ بانگەشەی بە ئەلکترۆنیکنی حکوومەتی دەکرایانی جگە لە بواری پەروەردە کە بەڕێزوتت هیچ ژێرخان و ئامادەکارێکی بۆ نەکراوە لە بوارەکانی تریش ئێمە شتێکمانەیە لە بەناوی حکوومەتی ئەلکترۆنی یاخود کارکردن بۆ حکوومەتی ئەلکترۆنی بە کورتی بێ سپاس دەکەم. ئەبووایە ئەوەی کە بەهۆی ئەمڕۆی ڤایرۆسی کۆرۆناوە کە تووشمان بووە ئەگەر لە چەند ساڵی ڕابردووە ئێمە هەوڵمان بە ژێرخانی حکوومەتی ئەلکترۆنیمان بکردایە یاخود جێبەجێ بکردایە ئێستا بۆ نمونە زۆربەی دەوامی فەرمانگەکان یاخود دەوائیرەکانی تر بە ئەلکترۆنی خەڵک لە ماڵەوە بیتوانێت بۆ نمونە مۆڵەتی شۆفێری یاخود تاپۆ یاخود چی ئەمانەی بە ئەلکترۆنی بکردایە ئێستا بۆ نمونە ئەو لۆدە لەسەر فەرمانگەش نەبوو. بۆیە ئەمڕۆ بەهۆی پەتای ڤایرۆسی کۆرۆناوە دەکرێت وەکو وانەیەک سوودی لێ ببینین کە لە ئێستاوە ئەگەر ئەمڕۆ بکرێت درەنگە تاوەکو حکوومەتی ئەلکترۆنی و نەخشەڕێگای حکوومەتی ئەلکترۆنی لە کوردستانە جێبەجێ بکرێت. چونکە بەڕاستی تۆ ساڵانە بەردەوام کێشە دروست دەبێت بجا پەتای کۆرۆنایە چ کێشەی بۆ نمونە ئاوهەوایە کێشەی ئەوانەی کە تۆ ئەیبینی ڕۆژانە لە وڵاتان ڕوبەڕوویانە بنەوە. بۆیە حکوومەتی ئەلکترۆنی یاخود تەکنەلۆژیا بۆ هەموو دنیا کردووە. سپاس دەکەم دکتۆر سپاس دەکەم ئەگەر پامێکت ماوێ بە کورتی دەقەیەک لەسەرەوەی ئەم بڕیارە هەڵبوەشێتەوە زۆر بە کورتی بێ سپاس دەکەم. من ئەڵێم ئەگەر پێشتر پلانی بۆ دابنرایە و بەلایانی کەم بۆ 6 مانگ بۆ ساڵێک هەم خوێندکار هەم مامۆستا هەم لایەنەکانی ئیداری ئەمانە ئامادە بکرانە یاخود ئاستی زانستی خوێندکاریش و مامۆستاژ لەو ئاستە بووە لە ڕووی بەکارهێنانی تەکنۆلۆژیاوە یاخود ئینتەرنێتە لە کوردستان وەکو پێویست هەبووایە هەموو ماڵێک بیتوانێت ئامێرەکان تەکنۆلۆژیا خۆ لاپتۆپی ئایپادێکی هەبووایە. بەڵێ دەڵێم ئەتوانرا ئەمڕۆ خوێندنی 2021 هەرچۆنێ بێ ئەگەر هەمووشی لە 100% بە ئەلکترۆنی نەبووایە لە 150 بە ئەلکترۆنی بووایە قۆناغەکانی کە لە ناو خوێندنگەکان هەبووایە. بەڵام بەم شێوازە نەخێر بە هیچ سەرکەوتوو نابێ و هیواداریشم نەتیجەکەی بە خراپی نەبین. سپاس دەکەم مامۆستا زۆر بە کورتی بەم لێبڕین لە سەدا 21 خوێنی ئۆنلاینیش دەکرێت مامۆستایان دەیکەن؟ نه من قەناعەتم وانە موسە چارەسەر نەکرێت بەڕاستی شتێ ئۆنلاینەکەش ناکرێت ئۆنلاینەکەش بەڕاستی من لە ڕێوە هەردووتومە سەرکەوتو نابێ بە تایبەتی موسەر نەبێت و ئۆنلاینش بێت ئەمە خراپی خراپتر. سپاس دەکەم زۆر سپاس بۆ ڕێزان مامۆستا ئەحمەد لێگری سەرۆکیەتی مامۆستایان لە سوێی سەرەکی هەروە لە بەریتانیا و دکتۆر بەختیار ئەمین شارەزا و پسپۆڕی حکوومەتی ئەلکترۆنی. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم خواتان لەگەڵ.